بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەندامێکی پەرلەمانی عێراق پرۆژەیەکی ئامادەکردو بۆی کە موچەی فەرمانبەرانی هەرێم بکرێتە سەر عێراق. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆدا سەرلەسەر ناوڕۆکی پرۆژەکە دەکەین بە میوانداری دکتۆر ڕێبوار کەریم مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق. وەخسە لەسەرەوە دەکەین ئایا لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە پرۆژەکە کێشەی نیە و ئایا لە ئاستی ناوخۆی هەرێم و پەرلەمانتارن و موچەخۆراژ پشگیری ئەم پرۆژەیە دەکرێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. فەرمانتارێکی عێراق پرۆژەیەکی ئامادە کردووە بۆ گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ سەر عێراق و دەڵێت ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەم کارە. لە هەنگاوی یەکەمیشدا کاریان کردووە لە سەرکردنەوەی لقی بانکی ڕافیدەین لە هەرێمی کوردستان. بانکەکە حکومیە و لە ڕێگەیەوە فەرمانبەرانی هەرێم دەتوانن موچەکانیانی لێوە وەربگرن. من حەزەکەم بۆ یەکەم جار شتێک نیشانی ئێوەی بەڕێز بدەم کە ئێمە موافقەتی بانکی ڕافیدەینمان بەدەستهێناوە بۆ کردنەوە لە کوردستان. ئەمە بۆ یەکەم جار پیشانی ئێوەی بەڕێزیە. ئەوە موافقەتەکەی بانکی ڕافیدەینە بۆ ئامادەیە بۆ کردنەوە لە کوردستانە. حکوومەت هەرێم نەک ڕێگەی نادا ئامادە نیە لەگەڵیان کۆ بێتەوە کە ناڵێن پێویستمان بۆی بانک ئەم بانکە ئەگەر بێت هەموو فەرمانبەرێکە موچەی لەسەر بەغدا بێ لێرەوە ئەتوانێت قەرز بکە ئەوەی فەرمانبەرێکی عێراقی شمولیەکانش بیکە. ئەوە کتابەکانە نووسراوەکانی ڕافیدەینە باشە کە لە ساڵی 2018ەوە ئیشی لەسەر کراوە و حکوومەت هەرێمیش ناڕازی بوو ئەتوانێت دوو ڕێگەی هەیە یانەوە تا موچە باک خۆی بابی داقی چێکاباسی ڕۆژارێ موچە باک کازانم ناتوانێت هەمووشتان دەزانن بە زۆریشمان تاقی کردووە ناخۆشیش بۆ نەما قسە لەسەر کردووە با بێت بە عملی جێبەجێ بکە ئەگەر ناتوانێت لەوازێ بێنەبێ بەم ڕێکەوتنە چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران کرێت. فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم پشتیوانی لەم پرۆژەیە دەکەن و دەڵێن پێویستە هەمووان پشگیری لێ بکەن و کار بۆ سەرکەوتنی پرۆژەکە بکەن چونکە لە ئێستاە باشترین بژاردا بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم دابڕانە لە هەرێم چونکە حکوومەتی هەرێم نیازی پێدانی موچەی نییە و ئەو موچەیەشی عێراق بۆ هەرێمی دەنێرێت وەکو 400 ملیارەکە بێسەروشێنی دەکات. بانکەکانمان هیچ دینارێکی تیان نەماوە خاوەنی 27 ملیارد دلار قەرزارە کاتی ئەگەر ئێمە بە حکوومەتی بەغا پارەمان بۆ بنێرێ پارەمان بۆ بنێرێ بۆ موچەخۆران بۆچی بیاتە حکوومەتێکی فاشیل بۆچی بیاتە حکوومەتێکی قەرزدار بۆچی بیاتە حکوومەتێک خەڵکەکەی متمانەی پێ نەماوە. حکوومەت بەسێ چینە ئەڕوا چینی مامناون چینی دەوڵەمەند چینی هەژار ئێستا بینی ئەڵلقەی بینی بازار و حکوومەت قرتاوە بە حکمی ئەوەی کە چینی موچەخۆر مامۆستا و فەرمانبەر پارەی پێ نییە. ئێتر کە تۆ کە پارە و پێ نەبوو ناچیتە مارکێتەکە وەکو پێویست ژیانە دەناڕوە کێشەی کۆمەڵاتی لێ ئەکەوێتەوە کێشەی دەرونی کێشەی خواردن و کێشەی تەندروستی و ئەمانی لێ ئەکەوێتەوە. دوای ئەوە ئەم پرۆژێکی ئەلان کراوە پرۆژەیەکە زۆر گشتگیری کۆمەڵایەتی زۆر گرنگە بۆیە لێرەوە داوای ئەەکەم لە هەموو مامۆستایان لە هەموو فەرمانبەران لە هەموو فەرمانگە حکوومیەکان کە بتوانن پاڵپشتی ئەم پرۆژەیە بکەن بۆی ئێمە بتوانین زۆرترین واژۆکۆ بکەینەوە بۆ ئەوەی کە ئەم ئینقازێک بۆ ژیانی موچەخۆران بکەین کە زۆر زۆر گرنگە. لە ماوەی ڕابردوودا مامۆستایان و فەرمانبەران چەندین خۆپشاندان و گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوای موچە و شایستەداراییەکانیان لە حکوومەتی هەرێم کرد بەڵام وەڵامی حکوومەت بۆیان تەنها ئەوە بوو کە پارە نییە. بەڵام لە ئێستاە هیچ ئومێدێکیان بە حکوومەتی هەرێم نەماوە و داوا دەکەن عێراق موچەکانیان پێ بدات. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەخێر بێ سوپاس بەهاو دەبوو. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەینەوە پرۆژەی کە ئامادەت کردووە بۆی کە موچەی فەرمانبەران بخرێتە سەر عێراق هۆکارەکانی ئامادەکردنی ئەم پرۆژەیە چیە؟ وەڵا ئەگەر ڕێگەم بێ بە فرسەتی بزانم سوپاس بۆ کەناڵەکەتان و بۆ ئەو دەستگا ڕاگەیاندنانەی ئەمڕۆ کە ژمارەیەکی زۆر بەرچاو بوون هاتن ئەو کۆنگرە ڕۆژنامەیاسیان تەختیە کرد بە هەموو جۆرەکانی ڕاگەیاندنەوە من زۆر سوپاسیان بکەم لێرەوە لە کەناڵەکەی ئەوەی بەڕێزەوە. بەڵێ کەناڵی بووە ڕووماڵی نەکردووە؟ بەڵێ کەناڵیشە بۆ ڕوومای نەکرد ئەوەی هاتە بوو کووتم باش زۆر سوپاسیانەکەم دەستیان خۆش بێ.
پرۆژەکە پاڵنەرەکەی ئەوەیە کە ئێمە هەموو ڕێگایەکی دابشکردنی موچەمان لەگەڵ هەرێمی کوردستانە بەکارهێنا هیچ ڕێگایەک نەما یعنی لە ڕێگای فشاری جەماوەری لە ڕێگای فشاری هێزە سیاسیەکان لە ناو پەرلەمان ینی ئەوەی کە تۆ تەوەقوعیەکەی لە وابزانە هەمووتان ئەزان بەکارمانهێنا لەگەڵ حکوومەتی هەرێمە و حکوومەتی هەرێم نەیتوانی بیکات دوایی دەستمان پێکرد لە بەغداوە پارە بێت لە ساڵی 2010ەوە لە مانگی چوارەوە پارە هاتن دەستی پێکرد بە 370 ملیار دواتر لە 2019 کردمان بە قانون لە پەرلەمانی عێراق وای لێ هاتبوو ڕامانە کرد بە شوێنەوەی ینی وای لێ هاتووە چکەی سەر بەردەوامە پارەکە هات گەیشت چەند ڕۆژ تاخیر بوو چەند ڕۆژ تاخیر نەبوو وای لێ هات ئێمە بە یەک جار پارە 453 ملیار لە بەغداوە هات بەشی موچەی 6 وەزارەتەکە حکوومەتی هەرێم ڕۆژی دائیرەیەک دوو ڕۆژ وەزارەتێک دەرەوەی پەروەردەی دەرەوەی شار پەروەردەی ناوەوەی شار شەڕی عەسابی لەگەڵ فەرمانبەرا کردووە بۆیە ئاخیریشیان هەندێک جار فەوتە ئاخیریشیان 400 ملیارە بوو کە هەموو کەس ئەزانێ فەوتا ڕۆی تا کەس نازانێ بۆ فەوتاوە دڵنێ بەڵێ چۆن خۆیان نیان و دیاوانێتەوە بە قەرز ئەو پارەی موچێ تۆیی بە قەرز فەوتاوە قەرزێ بۆ موچە کردووە نەو کردووە مشکلی خۆتە چکە تۆ دوجار فەوتاوە خوراوە فەوتاوە تاڵان کراوە تاڵان کراوە خوراوە تاو پارەی خوراوە چونکە ئەگە تۆ گەر 222 ملیار نیان و 222 ملیارمان ماوە بۆ دابەشیناکی خۆ 222 تریشی دەستکەوتۆ لەم ڕۆژانە ئەیان ئەتەوێ نییە ئەتێ وردەوای دایبشکی مانگێکی بە 40 ڕۆژ بە 6 ڕۆژ بە ئەوە کویسە کە زانای مانگ چەند ڕۆژ بە زێرە نازاری مانگ چەند ڕۆژ ئیتر ئەمە بڕاستی لەگەڵ خەڵکیشا دانیشتین خەڵک هات ڕێکخراوەکان مامۆستایانی بەڕێز لە مامۆستایی ناڕازی مامۆستایانی زانکۆ تەندروستی دام و دەستگاکانی تر زەڕیبە هەمووی هات بۆ لامەیان و تر بەسە کاکە ینی ئێوە بێ شتێکمان بۆ بکەن ینی تر ئەوەی ئێوەش کوان حساب ئەی بەڕاستی ئێمەش بەڕاستی ئەمان ئەزانین ینی هەڵگرتنی فایدی ملیۆنێک و 256,000 موچەخۆر و بردننی بۆ بەغا منطقینی ئەبێ ڕێگی بدۆزی بۆ بدۆزیتەوە ئەم پرۆژەی من هەوڵێکە بۆ دۆزینەوەی ئەو ڕێگایە بە هاوکاری هەمولایەک و هەموو پێشەوەی کە بیهێنم بەڕاستی من ئەمە لەگەڵ خەڵک قسەم کردووە لەگەڵ لایانی پەیوەندیداری کوردستانەوەی موچەخۆرش پەیوەندیدار لای من موچەخۆرە ینی ئەو گروپانە قسەم کردو لەگەڵاندانی شوم دیراسی قانونیمان بۆ کردووە دیراسی تەکنیکیمان بۆ ینی مەسەلەن من باسی پاکردنەوەی لیستەکەم خۆرەوە نییە من بڵم فەرمووەرە با لیست پاکینەوە من ئالیەتیشم هەیە بۆ پاکردنەوەی لیستەکە تیمیش هەیە بۆ پاکردنەوەی لیستەکە بە خۆبەخشیش بەبێ پارە حکوومەتی هەرێم نازانم بزانام بۆ بایۆمەتی 2 ملیار دلار 3 ملیار چی 3 ملیاریان لێ خەرج دیناریان دۆلار دینار 3 ملیاری نەکردەوە من تیمێکی ئایسە تیمێکەیە لە باشترین پسپۆڕەکانی تەکنۆلۆژی زانکۆکانی کوردستان کە لەگەڵ منە قسەمان کردو دانیشتوون ئامادەن ئەوە بە بەلاش بکەن باخۆ باخش زانی دامەدەن چی بکەن ئەمان هەرێم شتێکی هێنا فاسی چاویە کردن وانە بە بایۆمەتری چاوی لێوەرەگرتووە ئەمان ئەم تیمەی کە هاوکاری بەندەکەن من سوپاسیانەکەم زۆر بەڕاستی ئەڵێ ئێمە ئامادەین ناوی دووبارە شەهادی دووبارە شەهادی تەزویر پلەی دووبارە خانەنشین و زیندانی و موچەخۆر هەمووی بە جوانی بخینە ڕێکی بکەینەوە شەهیدی نەمردوو شەهیدی نەمر یانیەوەی کە یان نەمردووە یاری زیندووە باشە ئەمانە هەمووی کەوا مافی شەهیدی حەقیقی خواردەوە ڕاستی ئەڵێ ئەمانە هەمووی پاکینەوە ئەزانی بەچی ئەڵێ بەخۆڕێ بەبەلاش نیامان داتابەی سێکی ڕێکوپێکی موچەخۆران زۆر ئامادە بکەن زۆر حاضرن ئامادەیەکەن بە چەند ڕۆژێکی کەم و دێنە سەرخەت بەس هەرێم ئۆکەی بامدە بەبەلاش هەر مەسرەفێکی لەوانەیە مەسرەفێکی ئاو خواردن ناخواردنێکیانەوێ من لە خزمەتیانە باش ئامادەن بۆ حکوومەتی هەرێمی ژەوە بکەن ئامادەن بۆ هاوڵاتیەکەنەوە حکوومەتی هەرێمی هەوە لیستە و پیسە و بندیواریتیایە گەندەڵیتیایە داروبەردی بەسەریەکە خۆیانە لە کاکێ حەکیمیان وەڵی خۆیان هاتن بۆ بەغدا بەیەمەیاوت وتیانم لیستە خەلەلیتیایە وەفدەکە لە هەولێریش بە من نەچوو بۆ کۆبنەوەیەکی هەولێر بە بەنوێنەرانی هەموو لایەنە سیاسیەکانیان وتبوو خەلەلەکە چیەوەی کە لیستی موچەخۆراندایە وەک دیێرێم لە عێراق لە بەغدا دانی پێدا نابوو خەلەلەکە ئەوەیە کە خەڵکی زیادی تایە بۆیان لا نابری ژمارەکەیان دیاری کردبووە بەس بەڵێ باسییان لەسەر و 150,000 بندیوار خۆیان باسییان لەسەر 150,000 زیادێ
زیادە باشە بەس وەکو پرۆژەکەی خۆت هەنێم پرۆژەیە چۆنیانی دەچێتە بواری جێبەجێکردنەوە پێویستی بە پرۆژە یاسایە لە پەرلەمانی عێراق پێویستی بە ئەموارکردنەوەی یاسا یاخود ئایا کێشەی یاسایی شینێ موچەی موچەخۆران بکرێتە سەر عێراق کاکاکی ئەم پرۆژەیە نە چەری حەزەکەم ئەمە ڕوون بکەمەوە نە پێچوانەی دەسوورەچکە لێ نیوەڕۆ حملەیەک ئەو دەدوێنێشەوە بەڕاستی هێشتانیان دی و حملێکیان سەر کردو بۆم پێچوانەی مادەی نازانم چەنی دەستور و کاکی خۆم من 14 ساڵ مامۆستای زانکۆ بووم قابل نەزانم دەستور چی تایە و باسی چیەکە و چۆنە و قابلە خۆم لەو ئاستەیە ببینمەوە پێشێلکاریی دەستوری زەق بکەم تۆ نەیزانی من نەزانم تۆ شوێ دێشێ بەس منیش دەزانم واقعەکە چۆنە ئەم پرۆژەیە پێچەوانەی هیچ مادەیەکی دەستوری عێراق نییە نقط هەر کەسێک توانی بیسەلبێنێ نەک قسە بکە باش بیسەلبێنێ بابێتە پێشەوە قساکی تێگەێنم بۆ تێمگەێتی بابێت بەس دەقەناتەکانی خۆیانە دوو ئەم پرۆژەیە پێویستی بە پرۆژە یاسایەک نییە لە ئێستاە لە ئەم دقەیە بەڵام بۆ 2020 ئمە پرۆژە یاسای بودجەمانەیە پێویستمان بەوە هەیە ئەو لیستە دوای پاکردنەوەی ئێستا عێراق موچەی 684,000 کەسەیە دوای پاکردنەوەی ئەم 684 بوو بە 900 ئەو لیستە لەویا تەسبیت بکەین وەکو ئەو بەڕەقەم لیست ناخرێتە ناو پرۆژە یاساکە و بەڕەقەم ئەخرێتە ناو پرۆژە یاساوە ئێمە ئەمە توانین بکەین ئەگەر ڕێکەوتنێکی گژی لە بینی هەرێم و بەغداد بکرێت بۆ 2021 و بۆ ئێستاش لەبەر ئەوە بابەتەکە نەپێویستی بە دەنگدانی شیعە و سوننە و کوردە نەپێویستی بە پێشەرگایی دەستوریمان کردو و دنیا وێران بوو بێ پێویستی بە چییە؟ پێویستی بە ڕەزامەندی هەردوو حکوومەتەیە ئیشەکە تەکنیکیە عملێکی تەکنیکیە و من پێم سەیرە بەڕاستی ئەم حملەیە لەسەر پرۆژەی من هەیە بەڕاستی بەخاش لە میدیە هەل دەڵی پێچوانەی دەستور و لێدانێ لە قوارەی هەرێمیش ئەبەدەن خۆ دەڵی کوێیان دێشیوانەی کە بەڕێزت دەڵێم وردە بۆ دوازک ئەمانە هیچی پێچەوانی قواری هەرێمە نە پێچەوانی دەستورەوە کەس بەخە من ڕێزی بخە من نوێنەری کوردم لە بەغدا من نوێنەری هەرێمم لە بەغدا شانازی پێوەکەم شەڕ لەسەر میلەتەکەمەکەم بەڵام من شەڕ لەسەر موچە خۆرەکەم تۆ موچە بە من بە وەفدی هەرێمم وتوم ئەگەر موچەتدا من بێدەگەم ئێنایە کاکە خۆ من ئەوێ منیش بێدەگەم کە قسەژەکەم من خاینە من خۆ فرۆشم ئەرێ کاکە من چی مێوی بم بیفرۆش تۆ لەسەر وەزیر و مدیر عام و وەکیل وەزیر و سەفیر و جێگری وەزیر و جێگری مدیر عام و جێگری سەرۆک بەش و جێگری سەرۆک بەش و خزمەت گوزار و چای چی و دار و بەر شەڕت ئەوە لە عەسکەری لە مەدەنی ئەوە منە من ینی هەندێک شتێک حەکیم ینی بیلێکردنەوە من بڕیاریشمان زۆ خۆم بۆ سەرقاڵ ناکەم باش ئەوەی کە گرنگە زانم ئەم لیستە پاکە بێتەوە بندیوارە ڕوخی کە بندیوار نەما دیوارەکە واقعەکەی دەرەکەوێ تێگەی بناغەکەی هەڵەتە کیە ئەمانە بندیوارەکانیان بڕوە ئیتر کەسی نامێنێ کەسی نامێنێ شاقوەشیان نامێنێ کۆمێندوەشیان نامێنێ پەیجوەشیان نامێنێ جنێ و فرۆژ نامێنێ مەقالە نووس نامێنێ سەنگەر گواستنەوە نامێنێ لێو لە سنگدای سەنگی گواستنەوە بێ قسە بە باو وەڵی زەلامی وایە بە قورئان بەڵی بەوەزاتی خوا نیوەڕۆ خشتی کەسێکیان بۆ ناردم کە لەسەر من نووسێتی ئاوا سەیرمە کرد لە ڕووی جەنابەت و بینەرانی بەڕێز نەبێت کە بینەرێکی زۆر بەڕێزن بێزم ناوە سەیری کەمیانی یەکێکە من چیم وتوە ئەڵێم پارەی موچە دابین بکە ئەڵێ ناتوانم منی ژەڵم وەرە وابچین لە ڕێی بەغداوە دابینی بکەین هیچی تر لەم پرۆژەیانە نەکیانی دەستوری بەوە تێگەچێ و نەحیچ هەر بە دیوارە سڕێتەوە کیانی دەستوری بە چی تێک دەچێگەر بەوە تێک نەچێ کیانی دەستوری بەوە تێک دەچێت کە خەڵک برسی بێ ئەوکو ئێستا خەڵک بۆ بە نەفرەتی حکومڕانیەکە ئەم حکومڕانیە بە نەفرەتەکە ئەم بۆ ئەوە توی ئەو دروست کردو کیانی دەستوری بەوە تێگەچێ خۆ تۆ ناتوانانی تا سەر خەڵک بکوژی ناتوانانی تا سەر پێوا بێ پاڵپشتی دەرەکی تەیە کاکە پار ئەم کاتانە باش پار ئەم کاتانە نەکاکە پار ئەم کاتانە نام پار تا ڕۆژی 27 من بۆیم تاریخە ئاڵێم مەبەسمە تا ڕۆژی 27 وڵاتانی دەرەوە ئەیانوت بە تایبەتی ئەمریکا عادل عەبدولمەهدی هێڵی سوورە ئێستا عادل لەکوێ لە ماڵە بوو واقعەکی تازاتە پێشەوە تو نەزانیت ئەمریکا ئیسا ئەیڵێن
ئەمریکا هێڵی سووری داناوە ئەمە کاکە ئەمریکاش خۆ ناتوانین 2000 بە خەڵکی برسی بڵێ وەرە ئەگەر نانەکەمانەتی هەر وڵاتێک ئەمریکا ئێرانە تورکیا هەر کەسێکەیە لە ڕێی هەرێمەوە پارە ئەیە بە هەرێمدا بەشی بکە کاکە هەرێم لە هەر شوێنێک پارە ئێنێ پەری موچە بە من هیچ مشکلم نییە کاکەەوە پرۆژەیە ساڵ لەگرم و ڕێنەوە ماڵەوە باش بەس دەڵێن لەکری ڕۆژانە خەڵک بۆ کوژرێ خەڵک دەکوژرێ یعنی ئەمان پیان وایە تواننەوە بکەن بە خۆسەیری بەغدا بکە خۆ لەمان لە بەغدا بە قوتر نی بەغدا ئەو هەموو قوات و میلیشیاییتیایە بزانە چۆن دەست ئیسا هەرێکیان نازان لە هەرکرد نازانی لەکوێ لەکوێن لەبەر ئەوە ئەمانە بۆ خۆیان هەر لەبەر خۆیان ئەبێ ئەوە نەکەن ئەمە یەک مشکلی گەورە هەیە لە قیاداتی ئێرە لە هەرێم قەناعەتێکیان هەیە کە ئەو هۆکارانەی کە سیستەمە خراپەکانی پێڕووخە ئەمان نییان هەیەنەوە چۆن نییە بۆمان بژمێری بۆمونە جا چی بژمێم تەزبیحتان هەیە میسەڵ یەک دەنکەکە ناوی درێژەکە ئاوی درێژە گەورەکە یعنی چی وە بژمێرە چی نییە لێرە یعنی کاکە بەسیترین شت کە نانی خەڵکە نییە خۆ من لەوە دەست پێ بکەم بۆ ناشەفافیت بۆ گەندەڵی بۆ دیارنەمانی نەوت بۆ دیارنەمانی داهاتی ناوخۆ بۆ سەرانە بۆ زەڕیبە بۆ ئەتکردنی دیموکراسی بۆ سەرکوتکردنی ئازادی بۆ چی وڵی پێم وایە ینی شوێکی درەنگی ئەوێت باش بەس بۆ پرۆژەکەت لەوبیت کردووە چ لە ناو پەرلەمانتارانی عێراق لە بەغداد مەوسم عەرەبەکانە چی پەرلەمانتارە کوردەکان من بەنسبەت سەیریکە ئەم وەکوتم ئەمیشە پرۆژە یاسای ئێستەی ناوێ پرۆژە یاسای ناوێ نه ئێستا نا بۆ پرۆژە یاسای بودجەش من پێم وانە هیچ کوردێک نە لەوانەی دەدەسەڵاتن نە لەوانەی لە ئۆپۆزیسیۆنن هیچ کوردێک دژی ئەوە ناوەسێتەوە نانی خەڵک دابیت بکرێت یعنی نانی خەڵک دابیت بکرێت ئەگەر ئیعازی حیزبەکەی بۆ نێ باوازەح بێت بەڵام پێم وایە زۆرینەی پەرلەمانتارانی کورد لە بەغدا لەگەڵ ئەوەیان کە چارەسەری مەکترە بینینیانی لەگەڵ ئەوەیان کە چارەسەری کێشەی موچە بە یەکجاری بکرێت لە ڕێی بەخاوە ئەمما لەبەر حیزبەکەی نایبیڵێ لەبەر ئیتیفاقاتی حیزبەکەی و کەسێکیتەوە من ڕێزی ئەگرم ینی مشکلم نییە من وەکو ئەو نیمە یەکییان ئەمڕۆ ناژێ بۆ دەوام قسەی بە منت بوو من ڕێزی ئەگرم کە ئەو لە بەپی قەراری حیزبەکەی هەجوڵێتەوە وەقفی قەراری اتفاقاتی حیزبەکەی لەگەڵ حیزبەکەی تراگەجوڵێتەوە ئەوە کەیفی خۆیەتی بەڵام من کە ئەیان بینم ئەزانم ئەوانیش موچەخۆران پشگیری هەیە ئەگەر پشگیری هەیە لە موچەخۆران لەکوێ هەیە لە هەموو کوردستان خۆشبەختانە لە هەموو کوردستان پشگیری ئەوە هەیە کە وابزانمی بینی بەڵام هەر لە سوۆشیال میدیا سەیریکە و غیری ئەوەش ئێمە کە لەگەڵا دانیش منەوە پرۆژەم لە خۆبوو نەنووسیەوە مە لەگەڵ واژوتان بۆ کۆکردو تیزواژ من بۆم نەکردووە بەڵام بەڵێ ڕێکخراوەکان گروپی مامۆستایان گروپی پێم وایە پزیشکانیش بەڵێ پزیشکانیش ئەمڕۆژ ئەمیوارەیە پەیوەندیان پێوەکردم بە خۆشحاڵیەوە لە خزمەتیان ئابم وە گروپی دام و دەستگاکانی تریش و جگە لە مامۆستایانی زانکۆ ئەوانیش بە هەمان شێوە کە ئەمە پرۆژەیەکە بۆ چارەسەر ینی بەڕاستی پرۆژەیەک نییە نەبۆ دژایەتی نەبووە من حەزەکەم حکوومەتی هەرێمنە ئەو پرۆژەکەیان بۆ نێرم بە نووسراوی ڕسمی حەزەکەم حکوومەتی هەرێمە خۆی ناوبڕێکمێ دەکرم وڵای بەڕێست بەڵە بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن چێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە
کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەروبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان 4 قورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی 4 قورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر بگەرەمە لای بەڕێز سەبارەت بە ناوڕۆکی پرۆژەکە بە دیاری کراوی چی لە خۆ دەگرێت و دەتوانرێت جێبەجێش بکرێت؟ جێبەجێکردنی قورس نییە؟ نا بن وەکووت ئەمە شتێکی تەکنیکیە، ینی جێبەجێکردنی قورس نییە، پێویستی بە ئیتیفاقێکی سیاسی هەیە لەگەڵ ئیشی تەکنیکیە. باش. یەکەم جار ئێمە 1,256,880 موچە خۆرمانێ. موچە خۆر. باش. دابەشەکرێن بۆ دوو جۆر. 753,880 کەسی فەرمانبەرە بە مەدەنی و بە عەسکەری کە ئێستا دەوامەکە. 753,880. جۆری دووەم کە خاننشین و چاودێری کۆمەڵایەتی و شەهید و زیندانی سیاسین، ئەوانە 502,970 کەس. فکرێکی ئێمە چییە؟ بەغا حسابێکی بانکیە کاتەوە بۆ هەر 1,256,850 کەسەکە لە ڕێی بانکی حکوبانکێکی دەوڵەتیەوە، بانکی حکومی وەکو بانکی ڕافیدین. طبعا ئێمە موافقەتی بانکی ڕافیدین ئەتوانین بەدەستبین و کۆم ڕۆژ باشتن کرد. بانکی ڕافیدین داریان نییە بۆکردن، داریان نییە، بەڵام هەرێم داری هەیە. هەرێم داریە چونکە ئەزانی بۆ کاکەوە دەسەڵاتی بانکە ئەهلیەکانی هەرێم ئەمانیان لە ڕێی بانکی ئەهلی و کەویشش لە ڕێی بانکی ئەهلیەوە نا. بەڵێ بانکی ڕافیدین بانکێکی حکومی. باڵێ چۆن ئێستا دەتوانێت لێرە بڵێن لە بکاتەوە قەرز بدات بە موچە خۆران ئەوەی کە لەسەر عێراق بێ تا نەچێتە سەر عێراق نەخێر کە چوو بەڵێ بۆی وازح بێ. ئەنجا ئێمە تەوان نا، ینی من هەر بۆ نمونە بەجەناو بدەم لەسەر مەسەلەی بانک. باش. یعنی ئێمە بانکێکی ئەهلیمانەیە لە سلێمانی عێراقیە، مەسەڵ چەند بانکێکی ئەهلیمانەیەوە زانی دوانە سێکێک لە بانکەکانی کە لە سلێمانی هەمانە بانکی TBI، بانکی بازرگانی عێراقی کە ئەمە بانکێکە خۆ دەزانی لە عێراقەوە ئەوانە. فەرعێکی لە ماجدیمۆڵ، فەرعێکی لە چوارباخ. باوەڕ ئەەکەی فشارێکی دەسەر بۆی و فەرعی چوارباخی دابخا کە بیرچێکە لە باشترین فەرعەکان لە عێراقا لە ڕووی داهاتەوە بۆ بانکەکە فشاری سیاسی دەسەرە. بڕیان هەرێمەوە فشارێکی سیاسی دەسەرەوە کە بێ و فەرعی لە دوانەکی سلێمانیەکانی داخ. من بەنامەم گەیاندووە بە هەموو قیاداتی ئەم دەڤەرش پێم وتون ئەبێ نێڵنەوە دابخرین. باش. فشارێک کە دابخرین نەگەر بانکی کیوا بکرێتەوە بڵێ سوودی چییە بۆ هاوڵاتی بۆ نمونە؟ نەگەر بانکی حکومی بکرێتەوەی کی کارد ئەمەی کە معاشی پێوەرەگیرە لە عێراقا بە کارد ئیترەوە هاوڵاتی ئەوەی ئەبێت خۆی دەحساب بانکێکی پارکی ڕاگەش. باش. جا هەنگاوەکە کە بەغدا لە هەنگاوی سیێمە ئەژماری کردەوە ئەمجارە هەرێم ئەو 500 معاشی ئەو 502,970 کەسە ئەخاتە سەر ئەو هەژمارەی
خاننشینەکان چاودێری کۆمەڵایەتیەکان یعنی کەمەندامانەوەوان ئەو بەڕێزانی تر شەهید و زیندانیانی سیاسی بۆیان نەکاتە حسابەکانی خۆیان خەڵکەکان ئەچن وەریەگرن کە سوکاری وارسی شەهید مەسەلەنەوانە چن وەریەگرن باشە بەغداش ئەو 1953,880 کەسە پارەکەیان بۆ قەسە حسابەکانی خۆیان ئەوانی ژوەریەکرد لە ماوەی یەک مانگە ڕوو نەبێتەوە کێ پارەی ساحب نەکردو لە 30 ڕۆژ بۆ 16 ڕۆژ ئیترەکرێت دەستکاری بکرێ باسی نەبێ 16 نەبێت 40 بێت و زانانی بەبێ تەماشا بکەن بزانن کێ سوودی لە پارەکەی وەرنەگرتو کێ ڕای نەکێشەوە تا 90 ڕۆژ ناوەکەی بسڕێتەوە لە لیستەکەیە بەم جۆرە ئەو وەهمیانەی کە حکوومەت دەڵێ خۆمگیرم خواردەوە دەستیەوە ئەوانەشی کە ناویان نیە لە لیستەکانە ناویان نییە با بڵێن بە حەقیقی نین و ناویان لە تۆمار کراوە ئەوانەش ئەسڕێتەوە کۆتایی بێت لەبەر ئەوە کە ئەمە تەواو بوو لە 90 ڕۆژە لە قۆناغێکی ترا ئیتر هەموو لیستەکە پاک بکرێتەوە وەکوتم ئەمە ئەوە نییە بڵێم بە کلیکێ پاکێ منەڵم تیم هەیە حازرە خۆبەخش ئامادە نەمە بکەن کەمە قورسترین ئیشی پرۆژەکەیە باشە دوای ئەوە چەندی ئەمێنێتەوە لە 1,256,000 بە تەسەوری من لە بینی 900,000 بۆ ملیۆنێکی ئەمێنێتەوە کە حەقیقین ئەوە بە ڕێکەوتنێکی تازەتر ئەنجا 250,000 بەرمیلەکە ئەەکەی بە 300,000 نیوەی داهاتەکە ئەەکەی بە 60 داهاتەکە بیدەی بە بەغدا معاشی هەموو ئەو ملیۆنێکە 900,000 چەندەکە ئەمێنێتەوە بیدات باش ئەمە ڕێگە ئاسانەکەیە باش دواتریش بۆ 2021 ئەمە ئیتر بکرێ بە پرۆژه یاسا و هەموو ساڵێک موچە لە دەرەوەی یەک پاکێج بە موچەی هەموو عێراق کە عێراق وتی بۆ نمونەوتی بۆ هەموو عێراق 80 ملیار دلارم پێویستیان 80 تریلیۆن دینارم پێویستە بۆ موچەی هەموو عێراق ئیتر ئەو 80 تریلیۆنە موچەی هەرێمیشی تیاپی ئەنجا ئەو کاتە سەرە موچە و تەرفیع و قەرز و موچە ڕاکێشان و هەمەسەر فەرمانبەرەیە لە عێراقا 50 موچە بەیەکەوە ڕاکێش موچە ڕاکێش ئیستەنا پێشتری توانین سەر ڕاگیرە ئەوانەی کە شمولی هاوڵاتێکی کورد ئەکا لە کەرکووک هاوڵاتێکی عەرەب ئەکا لە بەغدا لە بەسڕا قیچێکا با شمولی هاوڵاتێکی کورد لە دوهۆک و لە زاخۆ و لە سلێمانی و لە هەولێر و لە سۆرانیش و لە چۆمانیش باشە بەس پرۆژە بۆ پرۆژەکە حکوومەتی عێراقی ئامادەیەوە بکە موچە خۆرانی عێرەبی یاخولانی کەم لە قۆناغیەکەمەوەی دەڵێ موچە خۆر 700 بڵین فەرمانبەر بووبورێ 753,000 ئێستا عێراق خۆی موچی خاتە سەر خۆی ئێستا عێراق خۆی موچی 684,000 دات یعنی تۆ ڕێپێوی لەگەڵ باڵێ بەدەن بەبێەوە بەبێەوە ئیسە تۆ 15 مانگ هەرێم هیچی دا بە بەغدا نەخڵ هەموو مانگە 453 ملیاری بۆ هات وەکو تعویزات بۆ ئەو 684,021 کەسە ینی بۆ فەرقەکە 69,000 کەس 69,000 کەسە فەرقەکە ئەگەر تۆ بە بەغدا بڵێ من ئەم 250 بۆ هەرێم باشە وڵا من پێم سەیراوانە دیان ینی من پێم وایە لە سەرەوەتیەکەن مشکلم لە خوارەوەی باشە تۆ بەغدا ئیسە 250,000 ئەیتێ بەرمیل لەگەڵ نیوەی داهاتی 5 گومرکی ئەیتێ لە بەرامبەرە لە بەغداد ئەوێ پارەیەکت باتەیە کە لەوانەیە بەشی 684,000 بکە ئێ بڵێ کاکە بۆم بکە بە معاشی ئەم 753,000 لە مەرحەلەیە ئەیبی چییە؟ خۆشم معاشی 502,000ەکەی تر دابینەکەم یعنی من نازانم زەرری هەرێم لەمان لە شتێکان نییە ئەگەر باسی ئەمنی خەڵمی شتۆم بۆ مەکات چونکە من خۆم پێم وایە من خۆم لە هەمویان دڵسۆزترم بۆ نەتەوەگەم ینی ئەوانیش کەم لە ئاسی کەس کەم ناکەمەوە بەس ئەوە خۆم وا ئەبینم بۆیە مەسەلەکە کوردایەتی وشت نییە ئەوە لەو بابەتە نییە مەسەلەکە ئەوەیە تۆ ناتوانانی معاشداوینکەی ئەبێ ڕێگەیەکی چارەسە بدۆزینەوە وەرە ئەمە پرۆژەیەکە پێش عێراق دڵنیای ڕازی بم پرۆژێ بە چی مەرجێ بۆ نمونە ئەوەی کە بەڕێز قسەت کردووە لەگەڵی بەرپرسێکی عێراقی بۆ بە چ مەرجێک رازین بۆ نمونە موچەی موچە خۆرانی هەرێم بچێتە سەر بەغدا بۆ نمونە ئیستا هەرێم ئەڵە 250,000 تێمێ هەرێم بەڵێ نیوەی داهاتی 5 گومرک تێمێ باشە بەس 500 ملیارم بەرێ ئێستا داواکارەکەتی 500 ملیارەکە معاشی 753,000 کەسێکی بەڵێ لەبەرچی لەبەروی 453 ملیارەکە معاشی 684,021 نەفەرەکە 47 ملیاری ئەچێتە سەر نزیکە بێتەوە لە معاشی 753,000 کەس بەڵام با لە بەغداوە بێ با لە ڕێی بەحسابی بانکیەوە بێ بە ئیتیفاقی لەگەڵ بەغدا با ئەوانی ترش حسابی بانکیانە بێ وەڵڵاهی ئەمە خۆیان بندیواری دنیایان بەسەرا داباریەوە لە کۆڵیانەکەوێ خەڵکیشە چی حسابێ بۆ خۆیەکە فەرمانبەریش
ڕاستەقینە موچەخۆری ڕاستەقینە شەهیدی ڕاستەقینە زیندانی سیاسی کەم ئەندام خانشین ڕاستەقینە حەقی خۆیان وەرەگرت لە کاتی خۆشی ئادرێ ئەگەر بڕینێکیشی تێ بکەوێ با بەغدا کە هی هەموو عێراقی دەستکاری کردی تۆش دەستکاریەکە و کاتە گرفتێک نابێ بەس معقول نیە ئەمان بەتەمان لە دوی حەوت لە جێبەجێکردنی یاسای چاکسازیە کە دوی حەوت دەچێتە گواری جێبەجێکردنەوە دەستکاری بکەن دەرماڵە ببڕن ئەو کاتە مامۆستایەک لێرە چەند وەرەگرێ لە بەغدا خەڵک لەو زیاتر وەرەگرێ بۆ لە بەرەوەی وڵا کوردایەتی و قایمەکەمان نەناردەوە بەقە وڵی کاکە وانانی خواوانی ینی عقل واناڵێ وە ژیان و گوزەرانی خەڵک واناڵێ والله يعني نازانم هیوادارم من بەڕێزان لەو تێ بگەن والله خەڵک لە تەحامولیان نەماوە والله خەڵک لە تەحامولیان نەماوە دژی من نا چکە من ئەوم هێناوەڵم فەرموویان نانەکەی بەیان ئەمە جێبەجێ بکە بەڵام خەڵک لە تەحامولیان نەماوە لەوەی ئیتر ناتوانێت لەو زیاتر بە برسێتی بژی باش خۆ تو ناتوانانی بەیانی و خەڵکە تەحامولی نەما چی لەکەی چۆن تەحامولی لەگەڵاکەی مەیەڵە تۆ لە بەردەم کاکە هەرێمی کوردستان لە بەردەم ڕووخانایە والله ئەمە چۆن لە بەردەم ڕووخاندایە لەبەرەوەی هیچ ژێرخانێک نەما من ئەمە دڵسۆزیە بۆ خەڵکی وڵاتە ئەبێت تێ بگەن بۆ ئەبێ بزانن کەمە ئیسفادەیان پێگەێنێ ئەم چارەسەرکردیم کێشانەی ئیسفادەیان پێگەێنێ هەرێم بریتینیە لە موچە کیانی دەستوری هەرێم بەس بریتینیە لە موچە ئەگەر موچە چوە بەغدا کیانەکە بتەپێ وەکوم ڕۆبڕێزێک کە پێشتر وەکیل وەزیر بۆ لە عێراق ئیتر هیچ ناڵێم باشە وتوێتی قوتوێکی بۆ شێمێنێتەوە هەرێم ئەگەر موچەکە بچێت ئەی هەرێم خۆی بەشێکی تری داهاتی بەدەستەوەیە ئەی هەرێم بەشێکی تری نەوتی بەدەستەوەیە ئەی هەرێم ئیدارەی ئەم هەرێمی بەدەستەوەی ئەی هەرێم دەستوری و شەندێشتی بۆ زامن کردووە کاکە وەرە نەمە بکەی ئەمە بۆ موچەیە فقط بۆ موچە بەڵام من ئەزانم کێشەکە لە بندیوارەکایە ئێوانە هەندێک پیان خۆش نیە بندیوارانە ببڕێ کاکە لە هەندێک شوێن بە گوێنی موچە دابەشەکری ئەمە گوێنی نایەڵێ ئەمە گوێنی نایەڵێ حسابێکە و کارتێکە و پەنجەمۆرە نیتە تاو تویتیانی بەزەگەر ئەوەی کە بەڕێز دەڵێ بۆ منە هەرێم ئەگەر 250,000 بەرمیل بدا ئەنیوەی داهاتی خاڵە سنووریەکان 5 خاڵی سنووری 5 خاڵی سنووری یعنی ئەگەر بۆچی لە حکوومەتی هەرێمەوە نەبێ مادام ئەگەر لەگەڵ بەغداد ڕێ بکەوێ موچەکە نەچێت سەر بەغداد لە ڕێی حکوومەتی هەرێمەوە بێ بۆ نمونە ڕێ حکوومەتی هەرێمەوە بێ بەڵێ چاوەی مەچەند مانگەوە داقێکین و حکوومەتی هەرێم داقی کرد بە دڵی و خەڵکە کوا 400 ملیارێک یانەوە کۆی کە لە هاشتاگەکە نووسرا بوو ئەو 400 ملیارە کوا ئەمە نەزانم کوا وەڵامیشم دایتەوە بەڵام منە ترسم هەر پارێکی تر بێ وای لێبێت ئەڵێ 222 ماوە ئەوی تریمان داوەتەوە باقەرز کوا 222 کوا چەند 222 تر کە لە ساڵانی ڕابردووە دەستان کەوتووە یعنی هیچتان دەست نەکەوتووە لە مانگەیە بیدەن بە موچەخۆر یان ئەتانەوێ موچەخۆر بزان لە کێ ئیترگاتە تینی لە پڕ معاشێکی بنێ بۆی تۆزێک هادیکەنەوە وەکو نییە وەکو موسەکیل کاکە وەڵام ماوە نەڕۆ وڵاتەوە نەڕۆ باش ئەی وەڵامی هاشتاگەکەت وەڵام دو هاشتاگەکە وەڵامم دایتەوە کە ئەو پارەیە خوراوە تاڵان کراوە بەڵچکۆ پارەی موچەیە هەر دەستکارێکی تر تاڵانی هەر پارێکی تریش لە بەغداوە بێ لە ڕێکوتنی ترە بەم پرۆژەیەش بێ بەغیری پرۆژەی تر بێ بە ئیتیفاقی هەرێم و بەغدا مانگانە پارەیە با بە هەرێم ئەو پارەی هەر بۆ موچ بۆ یەکشی تر نی باشە بەس لە ئاستی پەرلەمانتارانی کورد پشتگیری دەکەن من وەکو وتم پەرلەمانتارانی کورد لە هێزە سیاسیەکانی جیاوازەکان بەدەسەڵاتیشەوە لەسەر ئاستی شخصی پشتگیری من و خۆشببختیشم بەوە بەڕاستی بێکۆ پرۆژەکەتان ڕەنەگەیاندووە بێکۆ بۆی کارێکی دەستە جەمعی بێچکاندێک منندێک تێبینیم خوێندەوە دەڵێن گوایە تەنها بۆ موزادێ و تەنە هەر قسەی ئەم پرۆژەیە ناچێتە بواری جێبەجێکردنەوە باش من ئەو بەڕ ئێمە 3 گروپین لە بەغدا بۆی ڕوونتر بێڵم باشە گروپێکی 15 پەرلەمانتاری ئێمە متتەفقین لەسەرەوەی کێشەی موچابی حەلبیەوە پێشمان وایە متتەفقین زۆر ئەگەن لەم هەمومان ینی لەسەرەوەی هەرێم ناتوانە موچێشە موچە حەلکە بەم تاریقی است ئەوەندەی من کە لەگەڵیانە دانیشتوەگەیەکی ڕێیەکی جیاوازیە بێ ئەبێ بم بۆریانی سەر لەم حەسەیە ڕێی جیاوازی ئەو کەسانە بێت بەش برادەرانی یەکێتیش ئەوانیش بە دوای چارەسەرێکە ئاگەڕێن کە ڕەنگە زیاتر حیزب بتوانێت بڕیار لە چارەسەرەکە بکە کە من داوایان لە یەکەم چێ وەکو حیزبەکەی چ وەکو پەرلەمانتارانی بەڕێز بێن ئەمانە کە 5 پەرلەمانتارەکەش کە برایانی بەڕێز لە گۆڕان ینی شکو برایانی بەڕێز لە گۆڕان و کۆمەڵ یەکگرتو و برادرانی تریش ئەزانم خەمیانە کە چارەسەری ئەو کێشەیە بکرێت با بێن ئەمەی من کەمە نەقسی هەیە بە کەڵک نایە دەستکاریەوێ
هی من نییە هی ئەوانە بابیان چاکیکی هی ئەوانە هی من نیت لەم دقەیەوەی وەکو نیۆڕۆی ئەلانم کرد هەر کەسێک پاڵ پشتیەکە هی ئەوە باشە بۆ بە ڕێزانیش لە پارتی دیموکراتی کوردستان ئەوانیش هەر دیسان لەگەڵ حیزبەکەیانە دیارە ئەوان ڕێیەکی جیاوازیان لەسەرەوەی وەکو حزب ڕێیەکی جیاوازیەکە ئەو پارەیە لە ڕێی بەغداوە دابین نەکرێت لە ڕێی هەرێمەوە دابین کرد بەغدا بیدا بە هەرێم بیدا بە فەرمانبەران بەڵام ئێمەمان زۆر تاقی کردەوە معانەتی زۆرمانە بوو بەڵام هەر کەسێکەوە لە سەراسی ڕێکخراوەکان ئەمڕۆ لە سەراستی ئەو چەند ڕۆژ بەس پرۆژەکە چۆن دەچێتە بواری جێبەجێکردنەوە ینی تەنەڕاست لە وەکو پرۆژە نەمێنی دەبێت چی بکرێت بۆی کێشەی موچەشتا لەسەر بکرێت ئەبێت جێبەجێ بکەن یەکەم هەنگاو لیستی بایۆمەتری لەگەڵ خۆیان ببن ئەم هەفتەیە چنەوە بۆ بەغدا میبەن بیدن بە بەغدا بەڵێ ئێمە پێشنیارێکمانەیە ئەم 1970 کەسە تۆ بیدە ئەو 5,2970 کەسەش ئێمە ئیدین بەڵام بە حسابی بانکی بۆی تۆ زیادەکانی بۆ دەرکەوێ بندیوارەکان ئێمەش بندیوارەکانمان بۆ دەرکێ شتێکی خراپ نییە ینی بۆ خۆیان باش ئەم هەفتەیە وەفدیێرن دەچێتەوە بەغداد باڵێ بە پیزانیارەکانی من ئەم هەفتەیەێت بڵێ نووس پرۆژەکە دارانسی وەفدیێریم کردووە خودی بەرپرسێکی حکوومەت بەیانی پێ دوای ئەوان قبوڵیان بێت ڕسمی وڵی جا من ئەو پرۆژێ و نوێنەری خەڵکم وەکو نوێنەراتی خەڵک باڵپشتێکی گەورەی خەڵکم بەدەستێناوە لەم سەرم پرۆژێ ئەی مەیخەمە خزمەتیان بۆ هەردوو حکوومەت سبەینێ بۆ عێراقیش باڵێ تەوان باشە بەس بۆچی پێدوایانی تەنها و ڕێگای هەیە بۆ چارەسەری موچە هیچ ڕێگایەک لەناو خۆ نییە تەناوەیە کە موچەکە ڕاستەخۆ بخرێتە سەر بەغداد زانی لەناوخۆ هەموو ڕێگاکانمان تاقی کرد تۆ ڕێگایکی تریان کەسێک گە ڕێگایکی ترشکە با چارەسەرە بێ مشکلە نییە بەبیێن بەزێمە هەموویمان تاقی کردەوە مشکلەکە ئەمەیە ئەم نقطەیە ینی ڕێگەی تر نەما ئەگەر هەیە هیچ گرفتێکمان نییە هەش بێت مسەکینە مسەکین ینی من پرسیارە لە تۆ هەرێم نیوەی داهاتی نیوەی داهاتەیە 5 گومرکەدات و 250,000 نەوتیاوە بەغدا لە بەرامبەرە 500 ملیاری بۆ بێت باش من ئەزانم هەرێم بە تەمایە موچەکە بکاتەوە معلوماتە مەزانیاری بەڵێ موچەی فەرمانبەران کەم دەکاتەوە بەڵام ئەو ناوی ناوە ڕێخستنەوەی دەرماڵە بەڵام ئەوان دەڵێن هیچ دەرماڵەیەکی ڕاستەکانی وەکو ناو بچی وایە بمورە وەکو وایە کابرای نای عەبدوڵڵا بێ بەس نوێژ نەکە باش عەبدی خۆ بەس نوێژ ناکە جا تۆ ناوی ئەنەی دەرماڵە ڕێخستنەوە مامۆستایەکی زانکۆ 3-4 دەرماڵی هەیە دانەیە دوانی لێفتەکەی مامۆستایەکی مەکتەب یەک دوانێکی لێی لە ئابەی پزیشێک و کارمەندێکی تەندروستیاندێکی لێی لە ئابەی کەمەندامێک کەمەندان هەریی نییە چیە فەرمانبەرێکی تر وڵی من حەزەکەم بۆ خۆیە پرۆژە بەرنامەیەکم لەگەڵ بکەن بەس بۆم خوێندنەوەی مێسجی خەڵک کە داوای 3 کیلۆ ئاردەکە ینی نامەت بووە تۆ لە خەڵکی موچەخۆر و وڵی داوای 3 کیلۆ ئاردەکە بە قورئان بەڵ کەمەندامەوان خەپیرەی تایبەتن نازانم لەگەڵ ئەمارێمە نازانم چیە خەڵکی نازانم باش باشە زۆر باشە بەس سەبارەت بۆ وەفدەی کە دەچێت بڵین بۆ بەغداد ئێستا پێ دوای ئەم جارە ڕێکەوتنێک بکەن چونکە وەزیری داراییاری مەمنوع عێراق قوڵای استراتیژی ئێمەیە بۆ ڕێکەوتن یاخوو ئەم کابینەی قوڵای استراتیژیەکەی بەغدادە بەڵێ بەبێ ڕێکەوتن لەگەڵ بەغدایە ناتوانن و بێ ڕێکەوتن لەگەڵ بەغدایە و ئەگەر خۆیان بەتەنیا توان حەزەکەن دەوڵەتیش دروستکەن منیش لەگەڵیانم لە بەغاش بەجێ هێڵمەوە بۆ خۆمۆش وڵاتێکی خۆمۆشان خۆم دانیشم بەڵام ئەو خۆیان ئەترافەکەن کە بەبێ بەغا ناتوانن و چارەسەریم کێشەیە لەگەڵ بەغایە بکەن بە تەریقەیەکی تر خەڵک پرسیەتی وەڕاستی خەڵکی لاکە خەڵک ماندووە خەڵک بێزار بوو وەڵی من حەزمە کرد خەڵکی ئەمە هەر ئەوەنە دڵی خۆش بێ بە حکوومەتەکەی لە ئەژمار نیە نەچاوم لەوەیە ببم بە سەرۆکی حکوومەت نەچاوم لەوەی بم بە سەرۆکی هەرێم نەچاوم لەوەیە ئەوان بڵێم خۆتان بگرن ئەم خولەی داهاتوو واکەم ئەم شتانە لە عەقڵ و لە مێشکی منانێت تا باسی مزایەدەم بۆ بکەن و تا باسی ئەو بکەن ڕێگەی چارە و پێ بۆ موچیفە من هیچم لە حکوومەتی هەرێم ناکەک نەمە لە فینەوتمەوێ نەداهاتی ناوخۆمەوێ نەقسەم بەسەر گومەرکێ هیچم نییە چۆن تاوانی کردووە بەردەوام بێ بەڵام موچەی و خەڵکە بە ئیتە تۆ
یعنی موچی هیچ نازم شتێتر ماوە لە موچە نزمتر تۆ ناییت یعنی زەنی موچە چییە موچە ملیۆن و ڕبعێک پێی ملیۆن و ڕبعێک هاوڵاتیە وڵاتێ بەڵام لە بەرامبەرە 4 ملیۆنی تر ماوەکە زیاتر لە 4 ملیۆنیش کە پارەی نییە کە نانی نییە ئەگەر ئەوانە دوکانەکانیان نەبێ یعنی ئەبێت دایخن ڕۆسیری بازارکە کە فەرمانبەر پارەی پێ نەبوو بازاری چی چاوەکەم خەڵک تەلەفۆنی بۆ کردو ماڵێ من بۆ ئەم جەژنە ئەمە لە ڕەمەزان تەلەفۆنی بۆ کردو ماڵێ دکتۆر نادناسم بۆ ئەم جەژنە بایی 3 دەفتەر قەیسی وشکم هێناوە بۆ جەژن نەفرۆشێ خۆم هەڵواسم لەم بازاڕێ کاکە بەچی بفرۆشێ برای ئەزیزم کە خەڵک پارەی پێ بازارش نەماوە بڵێن هیچ نەماوە خەڵک پارەی پێ نییە بەچی بفرۆشێ بەچی من نازانم هەموو خەڵکی ئیفلاسێکە ئەمە موچی کێشەی موچەخۆر نییە وڵڵە کێشەی مناڵێکیشە کێشەی هەموو هاوڵاتیەکە لە وڵاتە کێشەی دوکانارەکانن کێشەی سایق تەکسیەکانە کێشەی خاوەر پاسەکانە کێشەی شۆفێرە کێشەی دار و بەردە کێشەی فەرمانبەرە کێشەی بەتەمەنە کێشەی گەنجە کێشەی مناڵە کێشەی هەموویەتی کێشەی بێکارەکانیشە چونکە کە کابرا پارە هەبوو ئیشە بێ جوڵا بێ بازار ئیشی تێکەوێ کاریش دروستە بێ بەڕاستی ئەوان نابێ کاکە وەڵڵا ئەوەی کە جەنابە دەفەرموویەوە ئەوان پێمەڵێن مزایدە و نازانم چی وەڵڵاهی بیللاهی نازانم تەمسیلی بکەم وەڵڵاهی نازانم مزایدە چییە من وەرە موچەی و خەڵکە بە ئالێسە ڕۆمە ماڵەوە قسە ناکەم تا ڕۆژی تۆ موچە نایت موچە نایەمەوە سەر ڕێگاکەت کاکە تا موچەکەی و خەڵکە بە یعنی ناکرێ وەڵڵاهی ناکرێ کاکە هەموو ڕێگایەک بەکارێنراوە لە دەگەڵ ئەم دەسەڵاتیان ناکرێ باشە بەس وەکو ئەوەی کەوتت زانیاریە و دەستکاری موچە دەکەنەوە لە پەرلەمانی عێراق بڕیارێکتان دەرکردن بڕیارە بۆ هەرێم جێبەجێ ناکرێت کاکە ئێمە کە نابێت دەستکاری موچە و موچەی موچە خۆران و خانەنشینی ئاسایی بکرێت ئێمە زانیاری تەواومان هەیە لەسەرەوەی کە هەرێم بە ناوی ڕێخستنەوەی دەرماڵەوە تۆ کە مەسەرەن هاوڵاتیەک 4 دەرماڵی هەیە دانەیەکی ئەبڕی دوانی ئەبڕی ینی پارەکەی کەمەکە خۆ باش ینی نەتیجەیە چییە نەتیجە پارەکەم کردنە باشە کە هەرێم ئەمە ئەبڕێ ئێمە ئەمانزانی و 20 تیشمان و حتا لەوە شاون قەرایی لەسەر بن ئێمە لە پەرلەمان خۆشبەختانە ئەم هەفتەیە ئەوە بوو کازمی بڕیاریا بوو 15% لە موچەی خانەنشینی ببڕێت کە بڕی ئەم قەزیە لەناو پەرلەمانە زۆر گەورەکرا حتا بەهۆی ئەوەوە قانونی قەرزکردن تێنەپەڕی چکە بوو بە مشکلە وتیان تۆ قەرزت ئێمەتوێت دەنگت بۆ بین بڕۆی قەرزکی لە کاتێکە تۆ موچی هی ناپڕی ئەنجا بە مزایدەی پەرلەمانتارەکانی عێراقا لەوێ یان هەرچێگەینە نەتیجەکەی مهمە من ناویێنەی مزایدە نەتیجەکە بەلامەوەی نەتیجە ئێمە دەنگماندا هەمووە پێم وانە کەسم نەدی دەنگ نەدا پەرلەمانتارانی پارتیویەتی کەسم نەدی دەنگ نەدات بە تایبەتیش سیرم کرد دەنگماندا کە نابێت لە بەغدا موچە ببڕێ دێوەرن لێرەش دەنگ بدەن نێڵ موچە لێرەش ببڕێ برتکایە مێڵ دەبێت کێو دەنگە بدات ئەوانی کە لە پەرلەمان لە پەرلەمانی کوردستان حکوومەت نییە حکوومەت هەر خۆی ئەبێ نیکە چونکە ئەو بەڕێی لە ژێ پێ دەرێنراوە ئێجا یەک شتی تریش هەیە لەم یاسا لەم هەوڵەیە ئەگەر موچێ بخرێتە سەر بەغدا ئیتر بڕی نووشت نامێنێ بیرکردنەوە لە بڕی نامێنێ ئەگەر ببڕێ هەمووی لە عێراق بەیەکەوە دەستکاریەکرێ ئەوەش کە ئەڵێن الحەشر مع الناس عیدون ئەگەر هەموو عێراق بەیەکەوە دەستکاری بکە کە باوەڕ ناکەم بتوانێت دەستکاری بکە باشە بەس بۆچی پێ دوایە بەڕەتان لە ژێر پێی حکوومەت هێرێم دەرینەوە لە کاتێکە خۆی بەڕێز دەڕێی بەنیازە دەستکاری موچەکە بکە ئێمە لە بەغداوە ئەو دەنگەمانداوە ئیتر لە ئەوان چاوەڕێ بوون بەغدابی بڕێ چاوەڕێەوە بوون بەڵێ ئەوانی شەقلی دیکەنەوە ئەوە بەغدا ناتوانێت بیبڕێت چوارشەمە دەنگماندا تەماشاکە چوارشەمە و پێنجشەمە تەقاعودین لە عێراق موچیان وەرگرت خانەنشینەکە موچیان وەرگرت پێنجشەمە بڕابوو ئێمە چوارشەمە دەنگماندا ئێوارەی پێنجشەمە فەرمان کرا کە ئەبێ پارەکان بگەڕێتەوە شەو تەقاعودی عامە هەیئەی تەقاعودی عامەی عێراقی گەڕانەوە بۆ دەوام ڕۆژی جومعە پارەکانیان قسەوە حسابەکە ئەوەی کە بڕی بووە ئەوەی کە بڕی بووە هەکە چارە هی هێنتێکی هێرماوە باش لە پەیوەندی بەس کە دەڵی لێرە ئەو بڕارە بدرێت ئێستا پەرلەمانی کوردستان بە پاساوی پەرلەمانتارێک تووشی کۆرۆنا بووە 4 ڕۆژکارنتینە کراوە دەبێ ئەوانیش بڕیارێکی لەم شێوەیە بدەن وڵی من هیوای سەلامەتی بۆ هەموو پەرلەمانتارانی بە ڕێزەخوازم و پەرلەمانتارەش بەڕاستی ئێمەش لە بەقاش کۆرۆنا هەیە و پەرلەمانتار توش بووە 4 پەرلەمانتاریش قسە هەبوو بەچێ من دوانیان من ناسیەوە کە ناوەکانیان پێوتین نایەن بۆ دەوام
وتیان توش بوون 4 پەرلەمانتار بۆ دوانیان بە ئەکیدیانی ئێمە پیانوتین بەڵام ڕێکاری خۆپارێزی ماسکەکەیە دەستکێشە بینمان زۆر بوو ئەوە بوو بە ڕێزان مەسەرەن قاعی پەرلەمان چووکە ئەتوانن بچن لە هۆڵی سعد عەبدوڵڵا کە هۆڵێکی گەورەی جوانە لە هەولێر بچن لەوێ کۆبوونەوە بکەن کەرەنتینەکردنی سیاسیە پەیوەندی بە کۆرۆناوە نیە من پێم وایە ئەمە کۆی ئەمە پەیوەندی بە لاوازی پەرلەمانی کوردستانەوەیە لەسەر ئاستی شەخص ناخەڵکی بەهێزی تایە بە هەموو مانای کەلیمێک بەڵام وەکو موسسە دەوری خۆی نەبینیەوە زۆر دەمێکیشان دەوری نەبینیەوە ڕاستی باش وەکو موسسەوە ئەمە بەرنامەشەکە پەرلەمان دەب دەوری نەبێت لە بەقاشەوە هەوڵانە هەیە بەڵام هێشتا پەرلەمانی عێراق بە تەواوی نەچۆتە ژێرباری ئەو کاریگەریانەوە باشە بە سوارت بە بڵین کاتیمەکەمەوە بەس مانگرتنی پزیشکان و کارمەندانی تەندروستی وەزارەتی دارایی هەرێم دەڵێت 222 میلیارد ماوەتەوە کە موچەی کارمەندان و پزیشکانی ئەم وەزارەتی تەندروستی ناکاتە 7 میلیارد دینار بۆچی موچەکە دابەش ناکەن بە بۆچوونی بەڕێزت مادام خۆشی هەر پێشتر بە مانگێک موچەکان دابەش دەکەت ناوی دەنێت چی من پێشنیارێکم کرد بۆ پێشماوەیە کە لانی کەم ئەو پارەی کە دێت کە یەکسەر بە مۆڵ دێ پارەکە بە یەک جارێت 453 میلیارد بە یەک جارات تۆ بە یەک جار 453 میلیارەکە دابەش بکە داهاتەکانی خۆشت بە یەک جاری تر دابەش بکە نەک ئەمڕۆ وەزارەتی پەروەردە دەرەوەی شار وەزارەتی تەندروستی نازانم ڕۆژێکی تر ئەمە ناکرێت جومعە و شەمەی بەسەر هات یەک شەمە قایمە ڕاگەرین دوو شەمە دەست پێەکەین ئەمە ئەوە بۆ ئەوەیە مانگ درێژ بێتەوە هەر وەکو ئیسە کەزانی درێژ بۆتە توخوا لەم کاتەیە کە کۆرۆنا هەیە کە خەسەخانەکان ژمەیانێ ئەبووایە حکومڕانی یەک بیهێشتایە حکومڕان ئەوەیە بیهێشتایە ئەوانە نانیان نەبێت ئەو تا لە عێراق بەڵێ لە عێراق مکافئەیانەکەن ئەو عێراقە گەندەڵ مکافئەیانەکە زەویان پێ 6 ساڵ 6 مان خزمەتیان بۆ 6 مان قیدەمیان بە شکر و تەقدیری سەر و کۆمەر بۆ ئەژمان ئێتە کاکە ئەم هەموو زەویە هەیە بڵێ یەکی پارچەی زەویتان هێمێ بەو گەنجانەی کە ژنیان نەیە ناو شویان کرد یعنی خۆڕێکی تر هەیە باشە چی بەرە سەڵاتدارانی هەرێم دەڵێ وە چی بە موچە خۆرانیش دەڵێ بە کورتی سوپاس بە دەسەڵاتداران ئەڵێم ئەمە پرۆژەیەکە پێتان باشە بە دەستکاری خۆتانەوە بە هەر شتێک جێبەجێ بکەن با موچە بچێتە سەر بەغدا بە حسابی بانکی بێ پێتان باش نییە ئێوە یانە بێ موچەسی ڕۆژجارێک بدەن کە ناتوانن بەو شێوەی ئێستا بیدەن خۆتان ئەڵێن یانە بێت دەواازەیەکی تر بۆ ینی چاوەڕێی شتێکی خراپ بکەن لەم خەڵکە چکۆ خەڵکە برسیە بە موچە خۆرانی ژەڵێم پاڵپشتیم بکەن ئەم پرۆژەی ئێوەیە پرۆژەی من نییە داوا لە پەرلەمانتەرانی بەڕێزی هاوڕێمەکەم لە کوردستان لە بەغدا لە ئەنجومەنی پارێزیەکان پاڵپشتیمان بکەن من ئەم پرۆژەم نە بۆ من زیادەیە نە ئیشم پێێتی نەبیشم ناسن تەنها بۆ ئەوەیە موچەکانی وەرگرت کە موچەکانی وەرگرت یەک دوعای خێرم بۆ بکەن خراب نییە باشە شتە خراپەکە چێکەوت دەگەر بوو چارەسەر نەکەن سەڵاتدار هەیە وەڵڵاهی خەڵک برسێتی بۆ برسێتیش هیچ شتێک ناناسێت سوپاس دەکەم سوپاس بۆ ڕێز دکتۆر ڕێبوار کەریم محمود هەنداوی پەرلەمانی عێراق سوپاس دەکەم سوپاس بۆ بینێنانی سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ